بشتم حلالم بردام به دنیای بردام به دنیای آخو امان شکرای ردور خبر نای جاویم ریم مایا آخو امان شکرای آخو امان شکرای ردور خبر نای جاویم ریم مایا آخو امان شکرای نازک و نازگرانی تو به درد من نزانی نازک و نازگرانی تو به درد من نزانی آگر بردای جهانی هنگی تو ناورای هنگی تو ناورای آخو امان شکرای ردور خبر نای جانم ریب مایا آخو امان شکرای آخو امان شکرای ردور خبر نای جانم ریب مایا آخو امان شکرای دەست خۆش دەنگت خۆش بێ کاک نەبەس با بزانین مامۆستا خەتاب چ پەیوێکی هەیە. سپاس مامۆستا دەست خۆش کاک نەبەس پێرابوونا پەیوان یا دیار بە باش بوو ڕیتە مەرگ دەست پێ کاتە دیمایگەتە شیا کۆنتڕۆل لەسەر پێ ئەوژی باش بوو سەلیقەژی باش بوو کێم جارە گەر جارێکی دوو جا تو سەلیقە دەرکەت بی دەنگێتە نەیە خراپە دەنگێتە نەرمە نازکە بەس پێویە تو پتر ڕاهێنانە سەر دەنگی بکەی یعنی هێزتر بکەویتن دەنگێتە پێرابوونا دەنگی ئەس بێژم تا ستران زۆر سادەیی گوت یعنی پێوی بوو تا هێشتا ئەدا تێدا کردەوە بەس شێوەیەکی گشتی زۆر باش بوو دەست خۆشێت بکەم دکتۆر من حزورت زۆر کەبوو لەسەر شانۆ دوایە ئەتۆ هاتی گۆرانی بڵێ بۆ دەستت لە پشتەوە دانایە نانە پیچێک دەستت کردو دوایە ترسای گەڕانتەوە حرەکەکانت زۆر ئیشک بوو یعنی کە هاتووی بەس گۆرانی بڵێ یعنی بە دڵەکی کراو بڵێ یعنی بۆ خۆت بڵێ بە ئەحساسێکی جوان فەدیتم ئیشک بووە بەس جارێکی دی تەدریب دەکەی باش دەبێت. بەڵێ سپاس کاک نەبەس دەنگێتە حەنونە خۆشە بەس تەسەوەر دەکەم ئەو شکلێ گۆرانی مناسبێ دەنگێتە نییە بەلکی یان شێوەک دیتە سترانێکی دیتە هەلبژارتاوێ باشتر بە دەنگێتە حەنونە نەبەرەتەوێ خورتن لێ ئەو شێوەیە دەنگی نەختێکی قورتبوون ژێر لازمە مەقام ئەختا کەمەن تێدا کارم بێژم ئیقا باش بوو لەفزی نەختێکی دیار نییە ئەوش بەرگ دەنگێتە نەختێکی زعیفە ئەی باش هەرەوە سپاس دەستخۆش کاکنەوە زۆکو مامۆستا محەممەد گوتی دەربرینی وشەکان باش نەبوو لەبەرەوەی دەنگت کز بوو بەهێز نەبوو جێمان لێ نابوو گۆرانیکەت زۆر بە سادەیی دەوت واتە هیچ ئەدایەکی تیانە بوو وەکو مەقام باش بوو تۆنەکانی گۆرانی لە هەندێک شوێن نەدەگەیشتە ئاستی خۆی نەگەیشتە و پلەی کە وەکو ئەسلی خۆتی ئیقا بە شێوەیەکی گشتی باش بوو هیوادارم سەر بکەیت. دەست خۆش کاک نەبەس هەوڵی خۆتت دابوو دیارە وەزعی بواری تەندروستیت زۆر مساعەت نەبوو
ئومێدەکەین سەرکەوتوبی سپاس بۆ بەشداریت